بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم خۆشحاڵم لە بەرنامەی ستۆدیۆی 104 لە هەڵمەتی بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵتانم. بۆ میوانداری بەرنامەی ئەمڕۆمان دوو بەڕێز لەگەڵمانن. زۆر بەڕێز مامۆستا دڵشاد ئەحمەد شەریف گەڵاڵی کاندیدی ژمارە 5 لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە بازنەی هەولێر بەخێراتن دەکەم. زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر بەڕێز ڕیاز محەممەد ئەندام لە ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی زۆر بەخێربەی مامۆستا. مامۆستا دڵشاد لە جەنابتەوە دەست پێ دەکەم. کارنامەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەیگومان کاردانەی شتەیە کە لە 6 تەوەرە خۆی دەبینێتەوە. دەمەوێت باسی ئەو بڕگانە بکەی کە تێیدا لەگەڵ خواستی هاوڵاتیان و شەقام یەک دەگرێتەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد بن عبد الله وآله الطيبين الطاهرين والذين اهتدى بهديه إلى يوم الدين. سرتا باولن کارنامەی ئیسلامی چەندێک دەکاتەوە لەگەڵ پرانسیپەکان و مەبادیەکانی دینی ئیسلامی پیرۆز. دیارە هەموو لەسەر بنەمانەی هەڵقوڵاوە لەسەر بنەمای وەک چۆن خوای گەورە دەفەرمێ الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور والذين كفروا أولياءهم الطاغوت يخرجونهم من النور إلى الظلمات. واتا هەڵێنزراوی پرانسیپ و مەبدە و بنەماکانی شەرعی پیرۆزی ئیسلامە کەواتە مەقاسیدی شەرعیە. مەقاسیدی شەرعی پاراستنی دین و ژین و بەرژەوەندی و سەروەریەکانی تاک و کۆمەلگا بەدیهێنانی هەموو ئەوەمانزانی کە پێداویستیەکانی کۆمەلگەن لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی فەرهەنگیەوە، لە ڕووی کولتوریەوە، لە ڕووی پەروەردەیەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی کۆیکایەکانی ژیانی مرۆڤەوە. دیارە ئیش پێک هاتووە لە 6 تەوەرەی سەرەکی کە بریتین لە ئازادی سیاسی واتە ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری و کۆمەڵی لەم بابەتانە کە دواتر دێنە سەریان بە وردی باسییان دەکەین. مەبدەئی دووەمیان هاوڵاتی بوون، بەرنامەی هاوڵاتی بوونە. چۆن هەموو تاچێک لەم هەرێمەی خۆمان مافی هاوڵاتی بوونی هەیە بەبێ جیاوازیکردن لەسەر بنەمای ڕەگەزایەتی، نەتەوایەتی، ڕەگەزایەتی و هەموو پێوەرانی تر. واتە هەموو کەسێک بۆی هەیە وەک هاوڵاتی سەیری بکرێ و بەشدار بێ لە هەموو خێر و بۆر و داهات و هەموو حەق و وازمانێکە لەم وڵاتەدا پەیڕەو دەکرێت بێ لە بەرچاوگرتنی هیچ بنەمایەکی تری سیاسی و ئایدۆلۆژی و ئەم بابەتانە. زۆرێککە بریتێ لە کرانەوەی ڕادەربڕین و تواناداری هەموو کەسێک کە هەست و نەست و ئەو تعبیر لە بیر و ڕای و خۆ و ئایدیا و دین و کللتوری خۆی بکات کە هاونیشتمانێکە لەو وڵاتەدا. کارنامەیەشکەمان شەفافیەت لە داهات، شەفافیت لە داهاتی ئەم وڵاتە هەموو هاونیشتمانیەک هەموو هاوڵاتیەک بۆ هەیە بزانێ داهاتەکەی چەندە، کۆی داهاتەکانی ئەم ڕێگانەی داهاتەکانی پێ کۆ دەکرێتەوە چەندە، بڕەکەی چەندە، دواتر خەرجکردنیشی چۆنە بۆ چ بوارێکە، چ بەرژەوەندی هەیە، چەند کاریگەری لە بژانەوەی ئابووری. ئێستا ڕەنگە یەکێک کە بینەر و بیسەری بەرنامەکەی ئێمەیە زۆر لە لیستەکان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا بەرنامەیەکی یان دەقێکی جواندا دەڕێژن بۆ بەرنامەی لیستی حیزبەکانیان. ئەوەی مەبەستمە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی، ئەو بەرنامەیە کە دای ڕۆشتووە لەگەڵ واقعدا یاخود بیبەستینەوە بۆی کەلاماوەکانی ڕابردوو بە زۆرێک لە زۆرەکان نوێنەرایەتیان هەبووە لە نێو حکوومەت ئەگەر کەمیش بوو بێ لە نێو پەرلەمان لە شوێنی یاسادانە نوێنەریان هەبووە. تا چەند هەست بەوە کراوە کە ئەم خاڵانە لە ئێستای سیستەمی حکومڕانی لە عێراقدا کەم تەرخەمی تێدا هەیە بۆیە دایان ڕۆشتەوە بەم شێوازە. ئێمە وەکخوای گەورە باسی ناڕاستەکان دەکات، نادەتگەرەکان و گەندەڵەکان دەکات، دەفەرمێ یەقولون ما لا يفعلون، دێڵێن و نایشکەن. یاخود کە خوای گەورە دەرحەقەوەش چەند بەس سەرزەنش باسییان دەکات، دەفەرمێ کەبوڕ مەقتەن عند الله أن تقولوا ما لا تفعلون. تاوانێکی چەند گەورەیەکە ئەوانەی کە دێڵێن و نایکەن. بەڵام ئێمە پشت بەخوا بە فەزلی خوا لە ڕابردووش سەلماندوونانە نوێنەرمان هەبووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، نوێنەرمان هەبوو لە حکومەت و وەزیرمان هەبوو، مدیر عاممان هەبوو، مدیر ناحیەمان هەبووە. ئەوە خەڵکی بێ بخۆی بڕیار دەکە چەند بە ئینساف بوون، چەند ڕاستگۆ و سەرڕاست بوون لەگەڵ ئەو دروشم و پەیامەی کە هەڵیان گرتووە کە هەموو هەوڵتوانایشی خۆیان خستۆتە گەڕ بۆ جێبەجێکردن و مەقاسیدەکانی پێداویستەکانی ئەم کۆمەڵگەی خۆمان. باشە
دواتر دەگەڕێمەوە لات باز لەو خاڵە گرنگانە بکەیت کە وە خۆت ئەگەر بێت و متمانەی هاوڵاتیان بەدەستێنا چ خاڵێک پێت گرنگە لە بەرژەوەندی هاوڵاتیان داکۆچی لێ بکەیت لە ڕێی دەرکردنی یاسا و ئەو هۆکارانەی پێویستە ئەو ڕێڕەوانەی پێویستە کە یاسای پێ دەرکرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک ڕیاض دووبارە بەخێر بێت. کاتێک باسی هەڵبژاردن دەکەین ڕاستەخۆ دەبێت باز لە هاوڵاتیان بکرێت. ئایا هەڵبژاردن ئەرکە لەسەر هاوڵاتیان یان مافە یان هەردووشیان بەیەکەوەیە ئەگەر بێت و ڕوونکردنەوەی لەسەر دێت؟ بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پایان لە بەڕێستان لە ڕاستیدا بە شێوەیەکی گشتی هەڵبژاردن یان مافی دەنگدان کە دەنگدەرکیدا سنتەرە وەکو مافەک بۆی هەژمار کراوە واتە دەتوانێت ممارەسی ئەو مافە بکە و دەتوانێت ممارەسەشی نەکە بە جیاوازی ئەوەی بە ئیستیسنا لە بەشێک لە وڵاتان لەوانەیە وەکو ئەرکێک سیر بکرێەوە هەموو کەسێک لە پرۆسەیەکی دەنگداندا جاوە پرۆسەیە چ پرۆسەی ڕێفراندۆم بێ لەسەر بابەتێکی دیاری کراوی سیفتا بێ یا هەڵبژاردننی پەرلەمانی بێ یا هەڵبژاردننی سەرۆکایەتی و هەڵبژاردنەکانی تری شارەوانی مەجالیسەکان دێ وەکو ئەرکێک لەسەر شانی ئەوانە واتە دەبێت هەر بەشداری بکەن ئەگەر نا لە مقابلی بەشداری نەکردنیان حتمما تووشی سزای یاسایی دەبن. لە هەرێمی کوردستان و لە عێراق بە شێوەیەکی گشتی هەڵبژاردن وەکو مافەک بۆ هاوڵاتی دیاری کراوە هاوڵاتیان کە باسمان کرد سنتەری ئەو پرۆسە گرنگن دەتوانن بەشداری بکەن ئەو مافەی خوارد جێبەجێ بکەن ممارەسەی بکەن و دەتوانن بە پێچەوانە ممارەسەی نەکەن و وەکو کارێکی ئاساییە. بەڵام لە نەزەری مندا ئەمڕۆ لە عێراقدا ئەمڕۆ لە پرۆسی سیاسی عێراقدا و بە تایبەتیش لە کوردستان یعنی دەبێت ئێمە هۆشیارێکی وا دروست بکەین لای دەنگدەر هەڵبژاردن وەکو ئەرکێک سیر بکات بۆ چونکە ئێمە ئێستا لە ناو مەزەقەی قوڵی سیاسیدا دەژین و 27 ساڵە ئێمە تەنها یەک مۆدێلی سیاسی حکومان دەکات دەسەڵاتی بەدەستە ئیرادەی بەسەر ئێمەدا سەلماندوو چەسپاندووە چۆنی بێ بۆ شێوازە ئاراستەی کۆمەڵگا دەکات لە هەموو سێکتەرەکانی سیاسی کۆمەڵایەتی حکومڕانی ئابووری تەنانەت کۆمەڵایەتی و ئەم بابەتەکانی تر یعنی چینێک دروست بوون لە سیاستمەدار لە کوردستان سیاستمەداری بازرگانن لە پێناوی مانەوەی خۆیان پاراستنی بەرژەوەندیەکانیان جۆرێک سیاست دادەڕێژن دایانێ هەموو خەڵکی کوردستانیش بۆ شێوازە ئاراستە بکەن. بۆیە ئەمڕۆ ئێمە لەبەردەم پرۆسێکی گرنگدان بۆیە ئەم جاران دەڵێن پرۆسەکە زۆر گرنگترە یان گرنگە لەبەر ئەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەم جارەیان کۆمەڵێک ڕێوەشوێنی تایبەتی دەکرێتە بەر من دواتر بەڕێستان کە ئەندامی ناوەندی هەڵبژاردنی کۆمەڵی سەر بەڵام ئێستا دەپرسم وەک کەسێکی یاسایی شارەزا لە ئەو مافی کە هاوڵاتیان هەیەە ئەگەر بێت و هاوڵاتیان بەو ئەرکە هەڵ نەستان کە زۆر جار خەڵک پێوە ئەرکە لەسەر شانێکە بچن ڕێڕەوی حکومڕانی لە عێراق یان لەو سیستەمە هەیە بیگۆڕن ئەگەر هاتوو بۆ ئەرکە هەڵ نەستان حکومڕانی بە هەمان شێوازمایەوە یعنی دەکرێت هاوڵاتیان دووبارە بۆ 4 ساڵی ئایندە هەمان گلەیان هەبی کە پێشتر هەیەە یان بە شێوازێک چیان لەسەر لە ئێستادا منویستم ئاماژە بۆ نسمە ناوردەکاری ڕێوەشوێنەکانەوە ینی کۆمیسیۆنی باڵا کۆمەڵێک ڕێکاری داناوە لەوانێ لە دوای باسیکەین ئەو ڕێکارانە باش ڕێگە دەگرن لە تەزویر کەواتە ئێستا دادگاییەک هەیە ئێمە خۆمان حاکمین خۆمان دادوەرەکەین خۆمان دەتوانین حکم دەرکەین یعنی ڕێگری لە تەزویر زۆر کەم بۆتەوە ئیرادەی من و تۆیە دەتوانێت ئاراستەی گۆڕانکاری 4 ساڵی داهاتوو بکە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتتر ئێمە 4 ساڵی ڕابردوو گلەیمان هەیە گازندەمان هەیە تووڕەین هاوڵاتی هەرێمی کوردستان مافی کوراوە موچەی نەماوە ڕق و تووڕەیی لەسەری دەڕژێ ئێستا تۆ دەتەوێت چۆن ئەو ڕق و تووڕەیی خۆت خاڵی بکەیەوە هەر تۆ بە تەمای نووزەنووز و نوکەنووکی فەیسبووکی یان تۆڕە کۆمەڵایەتیەکانی یا مەجالیسە کۆمەڵایەتیەکانی ئێمە دەبێت ئەو تجاوزی ئەو مەرحلەیە بکەین ئەو مەرحلەیەتیە پەڕێن بینە سەر ئەو مەرحلەی واقعی بوون یعنی ئێستا ئێمە لە دۆخێکی واقعیدان بە نەنجی من و تۆ دەتوانین دۆخەکە بە ئاراستەیەکی باشتر دابرین هەنگاوی جدیتر بنێین بۆ ئەوەی ئەو دەسەڵاتەکە 4 ساڵە
پێی وایە کە هەر دەبێ ئەو لەسەرەوە بێ هەر ئەو دەسەڵات داربێ ئێمە ئەو ڕێڕەوە بگۆڕین بە ئاراستەی شتی دریابەرین چونکە تۆ لە 4 ساڵی ڕابردوو هەموو مافەکانی تۆ لەن ئەو دەسەڵاتدارانەوە پێشێل کراوە خۆ ئەکسەراونەی کەسێک یا سیاسەتمەدارێک ڕووی قسەکانی ئاراستی ئێمە کابلێ خۆ هەڵبژاردنە بۆ عێراقا سپێندی بە کوردستان تۆ بۆ ئاراستەیدا دەبێ بۆ ئاراستی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نییە تەماشاکە ئێمە دەڵێن ئەوانە تا ئێستاش پێیان وایە نوێنەری ڕاستەقینەی خەڵک لە بەغدا هەر ئەوان هەرچەند بەڕێی من لە ماوەی ڕابردوو لە 14 ساڵ و 5 ساڵی ڕابردوو ئەوان لە عێراق هیچ شتێکیان بۆ هەرێمی کوردستانە نەکردووە جگە لە پڕکردنی باخەڵی خۆیان کۆمەڵ خەڵک بوون بە سەرمایەدار کۆمەڵ خەڵک بوون بە زاڵۆ بەستەمکار بەسەر خەڵکەوە هیچی تریان نەکردووە باشە هاوڵاتیانیش ئێمە لەبەردەم سەنجی جگە لەو گلەیانێک کە بەڕێستان باستان کرد بەڵام ڕەنگە هاوڵاتیانیش بڵێن بە تایبەت لە دوای 2005ەوە کە هەڵبژاردنەکان 400,000 یان زیاتر لە عێراق بەڕێوە دەچین بەڵام دەسەڵاتداران چ لە هەرێمی کوردستان چ لە ناوەند و خوار و عێراق ساختەکاری دەکەن و ئەوەش بەشێک لە ناومێدی دروست کردووە لای هاوڵاتیان دواتر وەڵامی ئەو پرسیارم بۆ بۆچی دەسەڵات پەنا دەباتە بەر ساختەکاری و جیاوازی ئەوم بۆ کە لەم هەڵبژاردنەدا دەسەڵات دەتوانێت چی بکە لەو مەجاالەی کە پێشووتر تەزویر و ساختەکاری تێدا کردووە مامۆستا دڵشاد بە لەوەی بسمە لای کاگریاز باسی ئەوم کرد کە وەک خۆت ئێستا کاندیدی ژمارە 5 لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە بازنەی هەولێر بۆم بەرنامەی کە کۆمەڵی ئیسلامی دایناوە چ شتێکی تایبەتیت هەیە کە گرینگە لای تۆ و لە چەند ساڵی ڕابردوو کێشە و گرفتی هاوڵاتیان بووە بەڵێ وڵات دیار دەوێت تێک کاتەوە لەگە تایبەت من دەکەم من کە من ماجستێرمێ لە اقتصاد و مالی دەولی ئابووری و دارایی نێودەوڵەتی دەبێت کۆی ئەو یاسایان دەگرێت کە بە بەرژەوەندی و سوود و کەڵکی ئەو ملەتە دەشێتەوە ئەویش لە ڕۆدارایەکەیەتی کە قەیرانە ئێستا تووشی ئەو وڵا و تو هەرێمەی ئێمە بووە بەرۆکی خەڵکی کردووە کە خەڵکی نازانێت داهاتەکەی چەندە چۆن دەبەخشێتە بەسەندیەوە لە چەندی بڕی داهاتەکەی چەندە لە چ بوارێکە خەرج دەکرێت ئەو داهاتی کە دێت چەندە ئەو داهات و سامانەی کە لە وڵاتی خۆمان بەرهەم دەهێنێتە دەرەوە بۆ چێ بەرهەمی هێناوە بە چەند فرۆشاوە بۆ نمونەستەکەدا سامانش سروشتیمان هێمەنەوتە دەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمەدا کۆچی لەسەر ئەو بابەتان بکەین بۆ دروستکردنی شەفافیت ڕوونی لە داهات و لە بەخشینەوەی کە زیاتر بۆ پێناسە دەکەن لە بودجە باشە زۆرێک لە لیستەکانی دیکەش کاندیدی لایەنەکانی دیکەش ڕەنگە هەمان بۆچوونی جەنابەتیان هەبی و لە CV و کارنامەی خۆیان هەمان ئەو وتانەی جەنابەتیان نووسی بێت بەڵام ئەوەی کۆمەڵی ئیسلامی ئەوەی کاندیدەکانی جیا دەکاتەوە چییە بەرامبەر لیستەکانی دیکە کە ڕەنگە هەندێکیان لە ماوەی 27 ساڵی ڕابردوو لە حکومڕانی هەرێم بوون و لە 2023ەوە لە بەشێک لە حکومڕانی عێراقدن ئێوە پاڵپشت بەچی ئەم وتانەی خۆتان دەسەلمێنن پاپش بەوەی کە ئێمە پەرێزمان پاکە لە ڕابردوو دیارە کە ئەندام پەرلەمانی بەڕێزمان هەبوو مامۆستا ئەحمەدی بەڕێز و ئەندام پەرلەمانێکمان کە چەند داکۆچیان لە قوت و ژیانی ئەو خەڵکە کردووە کە چەند سەرسەختانە دیفاعیان لە داهات و لەو گەندەلیە کردووە کە چۆن ینی ڕشتێشکردنی ئەو گەندەلیە ئەو داهاتی کە بۆمان دێت چۆنە لەم دوای ئەگەر ئاگاداری ڕاگەندەکان من کە مامۆستا ئەحمەد کە چەند سەرسەختانە دیفاعی لەوە کرد کە ئەو موسە و داهاتی کە دێ بۆ هەرێمی کوردستان ڕاستە خۆ بگاتە دەستی مۆزەفەکان دەستی فەرمانبەرەکان کە ئەگەر لەبیرم بێ سێ ئالێتی دانابوو بەس بۆی نەچێتە وەزارەتی دارایی و بگاتە دەستی هاوڵاتیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە یەکەمیان بە شێوەی محافەزات بوو دووەمیان بە شێوەی ویزا کارد و کە لە بانکەکان دامەدرێ حکومەتی ناوەندی بتوانێت چەند بانقی بکاتەوە لێرە هەر کارمەند و مۆزەفێک بتوانێت بە پێ ڕقم حسابێکی تایبەتی خۆی بچێ موچەکەی وەربگرێ و نەچێتە بانقی هەرێمەوە بەدەری خۆیان دەرەوە خۆیان دەرێ پاشە باشە بەڵام لە بەرامبەر ئەوەدا دەسەڵاتداران بە تایبەتی لە هەرێمی کوردستان بە تایبەت دوای 2014 و هاتنی داعش و نزمبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی زیان ئەوان مبەڕیری ئەویان هەبوو کە داهات بە شێوازێکە یعنی دەبێت بەم شێوازە و بەم سیستەما موچەدا بەش بکرێ و ئەوان باز لەوە دەکەن کە هەر کەسێکی تریش بێتە شوێنی ئەوان بەم شێوازە ینی حکومڕانی دەکات بە تایبەت لایانی دارایی کە پەیوەستە بە ژیانی ڕاستەوخۆی هاوڵاتیان تۆ قسە لەسەر ئەمەسیە وڵا قسەمە پێچەوانەکەیەتی هیزوانی ئەسڵ ساسێکی نییە ئەگەر داهات و دەساتە بکەیت دەستێکی ئەمینەوە بزانی جارێەوەی کە قەرار وایە و دەڵێ من هەموو کەسێک بێت جێ من هەروا دەبێ من قەرزارم و ئەمن نەوتم فرۆش و ئەمن نەوتەکەی کەم بووە من استحقاقاتی شەریکاتی نەوتم ئەوەن دەدا و کوا داهاتە کوا داتاکە کۆ ڕقەمەکەی بەڵێ
ڕقیسی دیار نییە نازانێت بە چەند فرۆشاو چۆن فرۆشاو کام کۆمپانیا بووە چەندی نەوت دەرهێناوە چەندی ئیسtismار بووە چەند هاتۆ هاتۆ کام باقاوە بە چەند گۆڕدراتەوە هەمووی دێزە بە دەرخۆنەیە هیچ وانە ناکەکە دەستێکی ئەمین بێ بەو داهاتەکە هەرمانجێک پێشستا ئەندام پەرلەمانجی بەڕێز کاکسۆران عومەر بەداتانی هێناوتی 850 ملیار دلار داهاتی وڵاتەیە ئەم هەرێمەیە هەمووی بەو ڕۆپا موسیەکان دەیدەنە هاوڵاتیان 350 ملیار دلار کێشە لە شێوازی حکومڕانی لە عێراق و لە هەرێمی کوردستان خەیرمان ئستاجارته خۆک خۆی گەورە دەفەرمی قەویون ئەمین ئەوانە ئەمینین ئەوان دەستپاک نین ئەگەر دەستپاکن و قەرار وایە کەسێکی دڵسۆز و خەمخۆر بن بابێ بە داتا بیسەلمێنێ خۆم حکومەتی عێراقیەکەمە پێی دەڵێن حکومەتێکی گەندەڵ حکومەتێکی لە باڵێک هەڵۆشاو کە پێشتر پێمان دەگوت بابێ لێمە پرۆسی دیموکراتی فێروێ وەرە ئێستا کە دقە بە دقە داتا و ژمارە دەداتێت کە نوتی بە چەند فرۆشتە بۆ چۆنی فرۆشتە داهاتەکە تۆ تشوو لەکان باقە و چۆن سەر دەکرێت بەڵام یێرە نەخێت دێزە بە دەرخۆنەیە هەر بۆ خۆیان دەزانن چۆن بۆ خانی بەکاردێن کاکریاز پرسیاری ئەوەم کرد کە بەشێک لەگلەی هاوڵاتیان لە ماوەی ڕابردوو لەسەر ئەو بۆ کە ئەوان دەنجانداوە بە لایەنی دەرەوەی دەسەڵات و بە کەسانی کە دەستپاک بوون و ڕابردوویان دیارە بەڵام لە بەرامبەر ئەوەدا دەسەڵات پەنای بردووە بۆ ساختەکاری ئەم پەنابردنەی دەسەڵات بۆ ساختەکاری بۆچی و لە بەرامبەر ئەوەدا جیاوازی هەڵبژاردننی ئەم زارم بۆ بکە لەگەڵ ئەو ڕێکارانی کە کۆمیسیۆن گرتووی دەبات بەڕاستیدا منووسم ئەگەر دەرفەت قسەکانی پێشترێک تۆزم بۆ تاویکم سەبارەت بە هەڵبژاردن یعنی ئێمە بۆ گۆڕانکاری و بۆ چاکسازی لە سیستەمی سیاسی و دەسەڵاتداران لە وڵاتدا چەند ڕێگا شوێنێکمانە یا دەبێت شۆڕش بکەین کە ئێستا دوورە و لەوانەیە بیری نەکرابێتەوە یا پێویست نەبێ یا دەبێتەوە خەریکی احتیجاجات و مانگرتن و بایکۆتی گشتی بی لە ئێستادا ئەوشان هەر دوورە و مستەبعەدەکەوەتە ڕێگەی سێم ئێستا ڕێگایەکە کە لەبەردەستی خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی و خەڵکی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەوش بریتە لە مەسەلەی ئینتخابات و هەڵبژاردنین ئەو نوێنەرانەی کە تۆ قەناعەتت دوایە خەڵکانی باشن و دەنگدان بۆ لیستانی کە تۆ پێت وایە لیستی باشن و دەچنە ناو پرۆسەی سیاسیەوە کەواتە بۆ ئەوکو باسمان کرد ئەگەر لە ڕابردوودا تۆ خۆت بەما فخراو دەزانی لە هەر ڕووەکەوە بێ ئەگەر لە ڕابردوودا پێت وایە تۆ زوڵمت لێکراوە ستەمت بەرامبەر کراوە ئەگەر پێت وایە لە ڕابردوودا کۆمەڵە خەڵک 27 ساڵە دەموچاوی دووبارەن و حکمی تۆ دەکەن یا نوێنەرایەتی تۆ دەکەن لە ناوەندا ئێستا پرۆسەیەکی هەڵبژاردن لە پێشە دەیتۆ وەرە پێشەوە ئەو ڕێگات لە بەردەمە تۆڵیان لێ بکەوە چونکە بە دەنگنەدانی تۆ تۆڵەکردنەوە نییە لەوانەیە دەسەڵات قازانجلەوە بکە بەڵێ سەبارەت بۆی کە بۆچی دەسەڵاتداران ینی پەنا بۆ تەزویر و بۆ ساختەکاری دەبن ینی تقریبا وەڵامەکەی ڕوون و ئاشکرایە لە پێناوی مانەوەی خۆیانە بۆ چونکە هەمیشە ئەو دەسەڵاتانەی هەمیشە ئەو کەسانی کە دەسەڵاتدارن و دەسەڵاتەکانیان لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیان بەکارێنەوە و بەمانایشتر لە جیاتی ئەوان دەسەڵاتدار بن و خزمەتکاری خەڵک بن خۆیان بە بازرگان دادنێن و بە دەسەڵاتداری بازرگان دادنێن و خەڵک بە خزمەتکاری خۆیان دادنێن هەمیشە چاویان لەوەیە تا ئەبد تا ئەو ڕۆژێک کە ئەوان هەن چ وەکو حزب چ وەکو تاک لە دەسەڵات بمێنەوە لەو پێناوەشدا هەموو ڕێکارێک هەموو ڕێگایك دەگرنەبەر تۆ سیرکە لە 4 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان بە چ ئاقارەکی خراپدا ڕۆشتووە لە ئەنجامی چی هەموارنەکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ڕێگەدان بۆ یەک کەس تا ئەو کاتی خۆی پێخۆشە تا ئەو کاتی دڵی دەیخوازێ سەرۆکایەتی ئەو هەرێمە بکە و دۆخەکەمان بینی بە چ ئاقارێکی خراپدا ڕۆیشت و چ فەوزایەکی سیاسی یا قەیرانێکی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان لە دوای خۆی بەجێهێشت هەموو دەسەڵاتدارێکی پاوانخواز ئەوە کاریتی هەوڵ دەدا بە بەردەوامی دەسەڵاتەکەی بهێڵێتەوە بەڵام چونکە ئەو دەسەڵاتدارە لە پێشچاوی خەڵک خراپ بووە و فعلەن مافی خەڵکی خواردووە سەرەتاییتری مافەکانی پێشێل کردووە دەرفەتی ژیانی بۆ کەم کردوێتەوە گەنجولاوەکانی ناچار بە سەر هەڵگرتن و ڕێگای سەخت و ناخۆش کردوێتە بەتاوەکو ژیانێکی باشتر بۆ خۆیان دەستەبەر بکەن لە نەتیجەدا دەزانێت ئەگەر بێت و هەڵبژاردنێکی دروست بکرێ بەڕێکاری دروست ئەو هەڵبژاردنە ئەنجام بدرێ بە دڵنیاییەوە خەڵک لەو نیگەران و ناڵ ئەو دەسە کورسی دەسەڵات بمێنێتەوە بۆی هەمیشە پەنا بۆ چ دەبا بۆ هێز بۆ چاواشەکاری بۆمانەوەی خۆی لەم هەڵبژاردنەی ئێستادا ئێوە پاپشت بەچی داوا لە هاوڵاتیان دەکەن کە بچن بەرەو سندوقی دەنگدانەوە دەنجیان دەگاتە کاندیدی حەقیقی ئەو کاندیدەی کە خۆیان دەیانەوێت دەنجی پێ بدەن کە لە ماوەکانی ڕابردوو خەڵک دەنجی داوە نەگەیشتوتە لای ئەو کەسەی کە دەنجی پێداوە بە دوو خاڵ من داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم بە شێوەیەکی گشتی بچنە سەر سندوقەکانی دەنگدان یەکەمیان هەموو ئەو ڕق و پاڵەر یەکەمت هەموو ئەو ڕق و تووڕێیت بێ
لەو نوێنەرانەی کە ناتوانانی مافەکانی تۆ دابین بکەن شەڕی مافەکانی توان نەکرد لە بەغدا شەڕی باخەڵی خۆیان کرد و بینیمان یعنی نوێنەری کورد و وەزیری کورد لەسەر گەندەڵی شاربەدەر کراوە لە بەغدا ئەنی ئەوە باشترین بەڵگەیە خاڵی دووەمیان کە پاڵپشتە بۆ قسەکانی خۆمەوەیە کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عراق ئەم جارە کۆمەڵک ڕێکار و ڕێوشێنی تایبەتی گرتوتە بەر کە یان دەتوانم ئەو جارە ناوی لێنم کۆمسیۆنێک و مؤسسە ناو بنێم کە فعلەن توانیوێتی واجبەکانی خۆی جێبەجێ بکە هەر لە سەرەتادا پرۆسێکی زۆر گرنگیان ئەنجام داوە پرۆسەی نوێکردنەوەی تۆمار واتە ئەو تۆمارەی کە پێشتر هەبووە خەڵ هاوڵاتیانی عراق دەنجیان لەسەرداوە لەسەر ئەساسی فۆرمی خۆراک بووە ئەو تەجاوزی ئەو بابەتیان کردووە 3 ساڵە کار لەسەر مەسەلەی بایۆمتری دەکەن واتە نوێکردنەوەی تۆماری دەنگداران لەسەر ئەساسی پەنجەمۆر و مەوجودبوونی کەسەکە خۆی ئەو هۆکارێکی زۆر باشە واتە ئێمە ئێستاش نەبێ لە ماوەکانی تر دەگەینە تۆمارێکی ڕاستەوخۆی زۆر باش کە دەتوانین پشتی پێ بەستین تا ئێستاش بە بۆچوونی خۆم و پێی ئەو بەڵگانی کە کۆمسیۆن دایان خاتە ڕوو دەتوانین بڵێن تۆماری دەنگدەرانی عراق بە شێوەیەکی گشتی لە 175 تا 80 زیاتری پاک کراوەتەوە لە شارێکدا بۆ نمونە دەتوانین نمونەی میسان وەگرین کە 185 تێپەڕ کردو یەکە لە پارێزگاکانی عراق لەوانەیە یەک لە پارێزگانی بێ کە زۆرترین ئیستیجابە هەبوو بۆ مەسەلەی بایۆمتری لە 185 ئەو لە 115 ماوەتەوە کامەیە خۆی سەمەنان لە 115 نوێ نەکراوەتەوە نانوێ کراوەتەوە لەوانەیە 105 مابێ فەرقەکەی سەدادەیە کە باسی دەکەین کەواتە ئەو سەدادەیە چییە ئەو ناوی مردوانەیە ئەو خەڵکەیە کە ڕۆشتۆ دەرەوە ئەوانەیە کە دەنجی دووبارن ئەوانەیە کە ناویان بە زیادە تۆمار کراوە هێواش شێواش چی دەبێت کەواتە تۆمارێکی حەقیقیمان دەست دەکەوێت لە پارێزگاکانی هەرێمی کوردستان پارێزگایەک بە عینە وەربگرە بە نمونە وەربگرە باشە 175 یا 170 تا 75 تۆماری بایۆمتریان نوێ کردوتەوە خۆ 25 ئەوە نییە خەڵک نوێ نەکردبێتەوە نا مەسەلەکە ئەوە نییە ئەوە 115 تا لە 120 ئەو ناوی دەنگدەرانەیە کە دووبارە بوون بۆ نمونە هاوڵاتیش ناوی هەبووە هێز ئەمریکانیش ناویان هەبووە ئاوارەش ناوی هەبووە هێواش شێواش تۆمارەکەمان بۆ پاک دەبێتەوە کەواتە ئێستا بووینە خاوەن تۆمارێکی باش لە ڕۆژی دەنگدان ئێمە لە ڕۆژی دەنگدان لە پێشتردا لەو تۆماری دەنگدەرانەوە تەزویر دەستی پێ دەکرد لە ناو یەک هۆڵی دەنگدان کە یەک سندوقی تێدایە کە پێیان دەوت وێستگە ئێستا شەر بە هەمان شێوەبوونی هەیە تا ئەوەی کە فەرزی ئەسوات دەکراوە تا ئەوەی فەرز لە بنکەکە لە محەتەکە دەکرا پاشان دەچۆوە بنکەی پارێزگاکان پاشان بۆ بنکەی مەرکەزی لە بەغدا ئێستا هەموو ئەو ڕێوشێنانە کۆتاییان پێ هاتووە واتە یەک لەو هۆکارانە سندوقەکە بوو ئێستا هیچ دەنگێکی ئیزافە ناتوانێت بخرێتە ناو سندوقەوە هەتا ئەو کەسە خۆی مەوجود نەبێ و پەنجەمۆر نەکە بۆیان نییە بە ئارەزوی خۆیان فۆرمی دەنگدان لێکەنەوە مۆری لێدەنەوە ئەولانەی بۆیان دڵخوازی خۆیانەیە ئەمریان پێکراوە بکەن ناو سندوقی دەنگدانە و سندوق پڕ بکەنەوە سندوقێک پێکاتوە لە 400 کەس بۆ نمونە 250 کەس دەنجی داوە ئەگەر هەتا ئێوارە سەعات 6 کە یەک لە خاڵە ئیجابیەکانی ئەوەیە کە دوای باسی دەکەن کە سندوقەکەدا دەکرێت سەعات 6 ئۆتۆماتیکی هیچ کەسێک بووینی یەک دەنجی زیادە بخاتە شوێنی خۆی باش دەگەڕێمە وڵات دواتر ئەم زانیاریان بۆ تەواو بکەن چکە مەبەستمە و گرینگە بۆ هاوڵاتیان دڵنیابن لەوەی کە ئەم جارە ئەم ڕێکارانی کۆمیسیۆن گرتوێتێ بەر ڕێکارێکن ڕێگری دەکەن ئەگەر لە 100% نەبێ بەڕێچەیەکی باش بۆ ئەو لایەنانی کە پەنا دەبن بۆ ساختەکاری مامۆستا دڵشاد هەموو لایەنەکان کاتێک بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکەن باسی لیستەکەی خۆیان و کاندیدەکان باسی بەرنامەی کاری خۆیان دەکەن بەڵام ئەوەی لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەگوزارێ بانگەشەیەک دەستی پێکردووە بە تایبەت بەرامبەر لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەوەش ینی لە چەند لایەکەوە وتە هەڵبەستن بۆ کەسی یەکەم بۆ کاندیدەکان یعنی گەلە کۆمەچیەک بەرامبەر ئەم لیستە کە دیاریشە لە ماوەی ڕابردوو ئەندامەکانی وەچی وەزیر بوون چ لە شوێنی یاساندانان بوون چیان کردووە بۆچی ئەم هەڵمەتە بەرامبەر لیستی کۆمەڵی ئیسلامی و بەرامبەر کاندیدەکانی وڵاخۆ ڕوونەوە نیشانی دەستبەربوونی خۆیانە لایەنی بەرامبەرەکە هیچی پێێنەوە هیچی نەبوو هیچی نەکردو لە ڕابردوو لەگە دروشمەکەی خۆی ناڕاست بووە خەریکی باخەری خۆی بووە خەریکی بەرژەوەندی حیزبی بووە خەریکی بەرژەوەندی تاکە کەسی بووە خەریکی بەرژەوەندی هۆزەکەی خۆی بووە بەڵام بە فەزلی خوا کۆمەڵی ئیسلامی سەرسەختانە لێنە بڕاوانە لێبڕاوانە سەرڕاستان لەگەڵ دروشمەی بەرزی کرد کە پەیامی پیرۆزی ئیسلامە هاتۆتە پێشەوە تەسحیە بە هەموو ژیانی خۆی داوە ڕۆژێ لە ڕۆژان لە پێناوی بەرژەوەندی حیزبەکەی خۆی کاری نەکردووە بەری ڕەنجیشی دیارەکە لە ڕابردوو لە پۆستە حکومیەکان لە پۆستە ئیداریەکان لە نوێنەرانی عێراق کە چەند کاریان کردووە کە خەڵک بەئینساف نەبێ دەزانێ دوای ئێمە ڕێژەیەکی کەممان دەنگ پێدراوە 3 ئەندام پەرلەمانمان هەبووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق
ئەندام پەرلەمان مابووە دەبچمان کردە باشە کەواتە ئەندام پەرلەمان چما لە کردەوە هەڵبژاردنەی دێ ئەگەر بێت و کۆمەڵی ئیسلامی دەنگەکانی بە ڕێژەیەکی باش بەرز بێتەوە و هاوڵاتیان متمانەی زیاتر پێ بدەن ئێوە ئەگەر وەکو بەڵێنیش نەبێ وەکو وتە بێ دەتوانن چی دیکە بکەن یعنی خەرمانی کارەکانتان بەرەو کوێ ببەن وڵا خەرمانی کارەکانمان دیارە بەرەوچێمان هێن لە چێوە هێناوەمەوە چۆنمان هێناوە بەرە چێشی دەبین ئێمە هەر لەسەر ئەو ڕسکە و لەسەر ئەو ڕێبازە بەردەوام دەبین کە ئەو وعدەی بە خەڵکی دەدەین وعدێکە پێشتر بەخوای دەین ئێمە زۆر زاو دووبار دەکەینەوە والله عەلا ما نەقول وەکیل ئەو شتانەمان لەبیرە ئەو هەوڵ و توانای خۆمان دەخەینە گەڕ هەرچی لە توانامان دەبێ دەیکەین و کە ڕابردوو کارمان کردووە چەند بەرامبەر لە حەزم و قووەت و سەنجی خۆمان زیاتر بوو کە کارەکانمان کردووە کە خەڵبی ئینساف نەبێ و خوێندنەوەی بۆ بکات ئینشاءالله هەر بە هەمان شێوە بە هەمان نەمەت دەچینە پێشەوە هەرچی لە توانامان دەبێ دەیکەین بۆ بەرژەوەندی دین و ژینی میلەتەکەی خۆمان و منەتیش لەسەریان هەڵ ناکەین ئەوە دیارە واجبێکی خۆمانە ئێمە لە منتەڵەقی ئەوەی کە خوای گەورە لە ڕۆژی ڕۆژان لێپرسینەوەمان دەکات لەسەر هەموو کارەکانمان کۆ خوای گەورە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم إنا كنا نستنسخ ما كنتم تعملون ئێمە لەو دیدۆ ئەو تێڕوانینەمان بۆ دنیا ئەوایە کە خوای گەورە سەر هەموو شتێ لێمان دەپرسێتەوە چ جایە ببین بە وەکیل ببین بە بەرپرس ببین بە دەمڕاستی ئەو خەڵکەی خۆمان ئەو خەڵکە هەژار و نەدار و لێ قەوما و خاوەن کۆڵێ شەهید و خاوەن ئەو هەموو تەسخیە و قوربانی کە داوەتی لە ڕابردوو ئێستا ئێمە بکەن بە دەمسپی و دەمڕاستی خۆیان ئێمە ئینشاءالله هەرچی لە توانامانە بێ دەیکەین وعد بەوان دەدەین وعد بەخوای گەورە دەین لە پێشەوە ئینشاءالله سەرڕاست و ئەمین دەبین مامۆستا ڕیاس زانیاریەکان لەسەر ئەوەی کۆمیسیۆن تەواو کە بە خێرایی دواتر وەڵامی ئەوەم بدەوە کە زۆر جار هاوڵاتیان باز لەوە دەکەن کە ئەگەر بێت و دەنگ بە لیستی ئەلیفیان با بدەن شێوازی حکومڕانی هەروە خۆی بەردەوامدا یعنی زۆرێک لە ناومێدیان لەوەدا هەیە کە هەر تەنها حیزبی فلان و فلان دەمێنێتەوە هەر ئەوان دەتوانن لە حکومدا بنەوە هیچ گۆڕانکارێک لە ژیانی هاوڵاتیان دروست نابێ ئەم مەفهومە چەند دروستە و چۆن ڕاست بگرێتەوە سەبارەت بە ئەو تەوەریکەما بۆ تەواویکەین سەبارەت ڕێگری لە تەزویرۆک و جەنابەت ئاماژەت پێکرد لانی کەم لە 185 کەم بۆتەوە ئەوەی ماوەتەوە نسبەتێکی زۆر کەمی ئەو کارتانەیە کە ئەو خەڵکانەیە کە بایۆمتریەکان نوێ نەکردوێتەوە ئەگەر نا تەزویر قەتعیەن کۆتایی پێ هاتووە تۆ دەنگتدا بە حیزبی ئەلف دەنگت بۆ حیزبی ئەلفە نە لەناو محەتەت جیاکردنەوەی تێدا بەدەستی هیچ کەسێک نەمەترسی ئەوەی تێدا 5 کەس ڕێکەون حیزبی ئەلفیان حەز لێ لێوێنەی هەموو دەنگەکانی بسووتێنن نەمەترسی کات درێژکردنەوە هەیە وەکو خەڵکی کوردستان ئاگادارن ینی سوپاس بخوا خەڵک ئێستا زۆر هۆشیارە زۆر ئاگادارە یەک کات ژمێر درێژکردنەوە هەمیشە بۆ ئەو بووە نسبەتی دەنگدان لە 150 لە 145 150 بگەین 70 بەچی بە تەزویر ینی بینیمانە لە ئاخر پرۆسی هەڵبژارن کە پرۆسی ڕێفراندۆم بوو بینیمان لەمای ئەو درێژکردنەوەی کاژمێرە چ فەوزایەک ڕوویدا چ فەزاحەتێک ڕوویداوە و بە شێوەیەکی گشتی ئەوەش قەتع بووە سەعات کاتژمێر 6 ڕێک ئۆتۆماتیکی سندوقکە ئەلکترۆنیە خۆی دادەخرێ ئەو داتایانە تۆ چەند بتەوێت تەزویریکەی چەند بتەوێت دەستکاری بکەی هیچی لە دەستی تۆدا نییە لەگەڵ یەک کلیککردنی بەرپرسی وێستگەکە هەموو ئەو داتایانە دەگوازرێنەوە بۆ ناوەند واتە لە دەستی تۆ دەرچووە تۆ دوای ئەو سندوقکە چیرێ دەکەی یا چیرێ ناکەی هیچ قیمەتی نامێنێ لە مرکز یا لە ناوەند بۆ لە ناوەندی پارێزگاکان جیاکردنەوە و دەنگدان نەماوەگەوەی چەند ساڵی ڕابردوو لە ناوەندی فلان شوێن با ناوی شوێنەگنێنین 3 ڕۆژ خەریکی تەزویرکردن بووم بۆ ئەوەی کورسی لایەنە کورسیەکانی لایەنێک لە 12 بگەێنە فەوقی 15 نازانم ئەو شتانە هەموو کۆتایی پێاتوە گۆڕینی بار هەڵگیری دەنگەکان ئەوانی لە قەزایەکەوە دەیگواسەوە بۆ ناوەندی پارێزگاکان و گۆڕینی بار هەڵگرەکە بە تەواوەتی و فەوتانی دەنگی لایەنەکانی تر بەرژۆندی لایەنە کۆتایی پێاتەوە ئەوانەی چی نەماوە هەڵبژارنەی دروستە سەبارەت بە پرسیارەکەی من سەبارەت بە پرسیارەکەی بەڕێست لەسەر ئەوەی کە هاوڵاتیان پێیان وایە تەنها حیزبی فلان فلان دەمێنێتەوە و گۆڕانکاری و وەهمەکی زۆر خراپە ئەگەر ئێمە قەنەعەتی پێ بکەین طبعا حیزبی دەسەڵاتدار هەردوو لایەن هەردوو حیزب ڕۆنتر هەردوو بنەماڵە بە درێژایی 27 ساڵی ڕابردوو کاریان لەسەر ئەوە کردووە وەهمەچیان لە مێشی ئێمەدا دروست کردووە لە مێشی تاچی کوریدا دروست کردووە کە ئیلایەکێتی و پارتی دەتوانن حکمی ئەم وڵاتە بکەن یان وێنەری ئێمە بن لە بەغدا تۆ سیرکە بە تەرکیز بکەیت لە ماوەکانی ڕابردوو تاکیدیان لەسەر ئەوە دەکردەوە ئەگەر ئێمە یەک کورسیشمانە بێ هەر دەسەڵاتداری دەی ئێمە دەڵێن دۆخی ناوخۆیی دۆخی ئیقلیمی دۆخی نێودەوڵەتی لە مەڵان ڕێگە بەوە نادا ئەو دۆخە تێپەڕیوە خەڵکە بۆ دەویست تا خۆی هەبێ هەر خۆی دەسەڵاتدار و کەسی یەکەم بێ بەڵام کاتێک دۆخە نێودەوڵەتی قبوڵی نەبوو
ئەمری پێکرا کە تۆ دەبێ بڕۆی هەبێ بمێنیەوە کەواتە ئێستا ئەو ئیرادەی من و تۆیە لەو وەهمە با دەرچین بین ناو حالەتە واقعەکە خەڵک هەبوو پێی وا بوو نوێنەرەکانی ئەو لە بەغداد تا ئەبد الئابدین دەمێننەوە بەڵام کاتێک گەندەڵیان لەسەر ئاشکرا بوو ئەنجومەن نوێنەرانی عێراق ناردنیانە ماڵەوە ئێستا بۆ تۆ قەنەعەتت نییە نوێنەرەکانی تۆ دەتوانن لە بەغدا گۆڕانکاری بکەن چێ پێی وا بوو جگە لە یەکێتی و پارتی دەتوانێت دەسەڵاتدار بێت لە بەغدا وەزیری هەبێ و جێگیری سەرۆکی پەرلەمانی هەبێ بەڵام ئێمە ئەگەر بێت و هەر بۆ دۆخە بمێنینەوە کەواتە دەبێت بە کورتی بڵێن بە کوردیەکەشی بڵێن دەبێت دەستی یەکێتی و پارتیمان لەسەر بەزیاد بێت تا 27 ساڵی تریش ئەوان حکومان بکەن بۆ چونکە مە خۆمان قەرارمانداوە گۆڕانکاری نەکەین بەڵام ئەگەر لەوە هەم هاتینە دەرەوە هاتینە ناو واقع و پێمان وا بوو ئەوانە کۆتاییان دێ ڕۆژە خەڵکی لەوانە بەدەسەڵاتتر هەبووە گەورەتر هەبووە کۆتایی پێهاتووە من دڵنیام ئێمە دەتوانین گۆڕانکاری بکەین گۆڕانکاری لە چۆ دەست پێ دەکات لەو کاتێک کە تۆ قەنەعەتت وایە کە دەتوانانی گۆڕانکاری بکەیت باشە مامۆستا دڵشاد کەواتە لە نێوان دوو بژاردەدا بژاردی سێمی نییە بەوەی هاوڵاتیان ئەمجارە لە ڕێگایەکی مەدەنی دەتوانن گۆڕانکاری بکەن لە بەرامبەر ئەودا ڕێگای ئەوە هەیە کە بەردەوام بن ئەم دوو حیزبە لە هەرێمی کوردستان یان ئەم نوێنەرە بەردەوام بێت ئەم نوێنەرایەتیە و دۆخی هاوڵاتیان بەم شێوە ببینێتەوە جا پرسیاری من لێرەدا ئەوەیە ئەگەر هاتوو ئەم لیستانی هەیە بە تایبەتی لیستی سەد و چواری کۆمەڵی ئیسلامی ئەگەر نوێنەرایەتی بەرز بێتەوە ئێوە دەتوانن ئەوە بڵێن لە ئێستادا کە دەتوانن دۆخی هاوڵاتیان بە شێوازێکی کە بە ئاراستەیەشکەدا بن کە چیتر لەو نەهامەتی کە هەیە نەمێنن پشت بەخوا بەو توانە قودرەتی لە تواناماندایە کە بەردەوام دەبین لەسەری دەتوانین گۆڕانکاری زۆر بکرێن هەر زۆر سادەش و هەمووی کە باسشتان کە لەسەر خەڵکی دروست کراوە ئەوە وەکو دەڵێ گوزەشت ئێستا زروفە نێو دەوڵەتیەکە و زروفی ئیقلیمی و ناوخۆی ئەوە ئەگەر خوێندنەوەتان بۆ هەیە هەر زەقترین بابەتەکە ئەمریکا کە آخر پەیامیدا پێیان گوتی ئەم دوانە دەمێننەوە ئەم دوو بە ڕێزە لە حکم دەمێننەوە هەتاوەکو هەڵبژاردننی داهاتوو کەواتە دۆخەکە زۆر لەبارە بۆ هاوڵاتیان زۆر لەبارە بۆ ئەوەی بتوانن بە ئاسانترین شێوە لە ڕۆژی دەنگداندا بتوانن دەنگ بە کەسانی بدەن کە ڕابردویان دیارە و لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان قوربانیان داوە و لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان ڕوبەڕووی سەختترین ئاستەنگ بوونەتەوە وەرداوام بوونە لەو منهزەی خۆیان کە دادگەریە بە تاکید ئێستا ئاسانترین پرۆساتۆتە گۆڕێکە و دەنگدانەیە کە هەموو کەسێک دەتوانێت کارێکە کە زۆر جار باسیەوە دەکەم کە پەیوەندی بەبینی خۆت و خواو هەیە بەس خۆت و خواش دەیزانێ هیچ کەسێ ناتوانێت کە ئەو دەنگیت و دەنگت بۆ چێداوە ئەمەلێش و پرۆسەیەکی ئاسان ئەوانی کە تا دوێنێ وەک دەڵێ پرتۆبۆڵیان بوو ناڕازی بوون هەموو مەجلیسەکانیان دەنجیان بەرز دەکردەوە ناڕازیم لە سوڵتە و دەسەڵاتە ئێستا کە دەبێت زەریعانتر بێنە پێشەوە بە دەنگەکانیان سزای ئەدوو پارتە دەسەڵاتدارە بدەین بەڕاستی کە 27 ساڵە ڕۆژە پرسیارم گوتیان چیان کردووە گوتم مەڵە چیان پێ نەکردوون چیان بەو ملەتەن نەکردووە بیخوێنەوە تاریخی 26 ساڵ تەمەنی ئینسانێکە ئەگەر منداڵیەکە و تەمەنەکەی اختیارێکە لێ بەردێ تەمەنی ئینسانێکە لەو تەمەنەدا چیان کردووە چیان نەکردووە کام دام و دەستگای بەرهەمهێنی و خزمەتگوزاریە لەگەڵ هاتنە خوارەوەیان لە بۆ سەر حکم هاتنی بۆ حکم هەمویان نەفرۆشت هەمویان تاڵان نەکرد کات چ دەستگایەکی بەرهەم هێنی و خزمەتگوزاری لە وڵاتە چ کارتێکی گشتی ماوە ئێستا کە بە گشتی مابێ هەمووی بۆتە کارتی تایبەتی بڕۆ نەخۆشخانەکان بڕۆ خوێندنگاکان هەر هەموو وەتە کارت تایبەت کارت تایبەتەکەشی چییە هی خوانە جا بۆیە دەبێ میلەت لەوە وشیارتر بێ دوایی نابێ گلەیی لە خۆی بکا و پەنا بۆ خوا بڕێ خوا حەقم بکەی نادەبێ ئەمڕۆ بۆ خۆت بێ پێشە بۆ خۆت حەقی خۆت بکەی ئاسانترین کارە جورئەتێکی کەمی دەوێ وەکو مرۆڤ وەکو بەرژەوەندی ئەو ملەتە وەکو بەرپرسیارەتێکی ئینسانی وەکو بەرپرسیارەتێکی ئیسلامی وەکو بەرپرسیارەتێکی نیشتیمانی بێتە پێشەوە بە دەنجی خۆیان سزای ئەم پیاو خراپەر و گەندەڵ و ڕێگر و ناڕاستانە بکات کە نەیە لە هیچ کار لەسا و باش ڕێگە و ڕچە بەردەوام بکە نیەتێکی باشیان نیە بەرامبەرەوە ملەتە ڕۆژی لە ڕۆژان بیریان لە کاریش چاکە نەکرێتەوە بۆی بۆ میلەتێ بکەن و دایمەن لە پیلانجێڕی بوتن هەموو وڵات بفرۆشن بۆ بەرژەوەندی یەک کەسیان جویان لێ نییە باشە بۆیە میلەت بێتەوە گەورەتر بێت کاتم زۆر کەماوە دواتر دەرفەتی دوو خۆراکت دەدەم کە دوا پەیامەت بگەێنی کاک ڕێز من کاتم کەم ماوە لە کۆی بەرنامەکە و ئومێدێک بۆ هاوڵاتیان کە
کۆی ئەم قسانەی باست کرد و ئەو ڕێکارانەی کە ژیراونەتە بەر بۆی هاوڵاتیان ئەمجارە دڵنیابنەوە لەوەی گۆڕانکاری دروست دەکرێت بە تایبەت لەم ڕێکارانەی کە کۆمیسیۆن گرتوویەتێ بەر. بەڵێ کاک محەممەد لە ڕابردوودا لەوانەیە خۆشمان بەشە گلەی ئەومان هەوە بێ ینی حەق بە هاوڵاتیش دەدەی دەوێت کاکە بەدیلی یەکێتی و پارتی چێیە هەر یەکێتی و پارتین کەس نییە لە ساحەکە بەڵام ئەمە ڕۆوانیە یەکێتی و پارتی لە ماوەی ڕابردوو بالئەخەس لە ماوەی 3 ساڵی ڕابردوو زۆر هەوڵیدا ئەو واقعی کە خۆی دەوێت بەسەر خەڵکیدا بسەپێنێ هەموو هێز و هەموو قەوارەکان و هەموو لایەنە سیاسیەکان لەژێر ئەو چەترەدا کۆ ببنەوە بەڵام خۆشبەختانە یەک لەو لایەنانە کە زۆر سەرسەختانە دژی هەموو ئەو پاوان خوازی و دیکتاتۆریەت و مافیاگەرایی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان وەستایەوە کۆمەڵی ئیسلامی بوو لەو پێناوەدا طبعا من کە دەڵێم لەو پێناوەدا ئەسڵەن هیچ منەتێک نییە بەسەر خەڵک بەڵکو ئەوە ئێمە واجبی سەرشانی خۆمان جێبەجێ کردووە ئەوە هەم قەناعەتی ئەو لایەنە ئایدۆلۆژی و باگراوند ئایدۆلۆژیە کە هەمانە هەم قەناعەتی حیزبایەتیشمانە ئێمە ئەرچی خۆمان جێبەجێ کردووە لەوەی کە بە هەموو توانایەکمانەوە ڕوبەڕووی جەور و ستەم و پاوانخوازی و دیکتاتۆریەت بۆسینەوە لەو پێناوەشدا بازمان داوە هەم باجی مادیمان داوە هەم باجی معنەویمان داوە هەوڵی تیرۆری ئەندامانی کۆمەڵ درراوە دەست بەسەر کراون دۆسی فەیک تەزویریان بۆ کراوەتەوە کۆمەڵی ئیسلامی قیادە و قەواعیدی مهدد بوون ئێمە هەموو ئەوانەمان بینی بۆ لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی قەناعەتی وابوو کە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لە گۆڕانکاریدایە لە دیموکراسیدایە لە ئازادی بیرورادایە لە پاراستنی مافەکانیدایە لە دابینکردنی سەرەتاییترین مافەکانیدایە خۆ منەمانە تۆ ئێمە بگەینە سوید ئێمە دەڵێن ئاو و کارەبا و جادە و ڕێگاوبان و موچی خەڵک باشکە بەڵام تۆ هەموو تێکداوە ئێستا ئێمە هاتوین دەڵێن بەدیریەکی و پارتین هاتوین دەڵێن نوێنەرایەتێکی واقعی دروستی ئێوە دەکەین لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمان بوو بین ئەومان سەلماندووە لە حکوومەتی ناوەندی بەغدا بوو بێ سەلماندومانە لە حکوومەتی هەرێم بەشایەتی هەموو لایەک سەرۆکوەزیران و جێگرەکەی تیمی حکوومەتی کۆمەڵی ئیسلامی باشترینی حکوومەت بوون وەزیری کوشت و کاڵۆک خوان ئاماژان پێکرۆ باشترینی وەزیرەکان بووە لە ئەنجومەنە کۆجێیەکان باشترین بووین لە حکوومەتە ناوخۆیەکان باشترین بووین یعنی ئێمە هاتوین بە هەموو قەناعەتەوە بەدیریەکی و پارتین تۆ دەنگ بە ئێمە بدە کۆمەڵی ئیسلامی هەڵبژێرە بۆ ئەوەی بتوانین نوێنەرایەتێکی حەقیقی واقعی تۆ بکەین و تەجاوزی یەکێتی و پارتی بکەین چونکە دوای ئەوە گلەی و گازەندە نایخوا چونکە ئێستا تۆ دادوەری حکم بدە ئەو لایەنێت دەوێت سزای بدە ئەو لایەنی دڵخوازی خۆتە بینێرە ئەو شوێنێکە بۆی دەڕوا دوای ئەوە کە ئەو باش نەبوو ئەنجا تۆ دەتوانی سزای بدەیەوە لێ پرۆسی دیموکراسی و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و دەسەڵات گۆڕین هەر بۆ شێوازە بۆ ڕێکارە دەکرێت لە زۆر سپاس دەکەم مامۆستا دڵشاد کاتم زۆر کەم ماوە دوو خولەک دەدەمێ وەک پەیام بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و بۆ دەنگدەرانی بەڕێزت کە کاندیدی ژمارە 5 لە بازنەی هەولێر. بەڵێ وڵا پەیام بۆ دانیشتوانی هەرێمی کوردستانی بەڕێز بۆ خەڵکە لێ قەوما و خێر لە خۆ نەدیوە بۆ هەموو داچی شەهیدی جەرگ بڕاوە بۆ هەموو شەهید و بۆ هەموو خەڵکە کەم ئەندام و معوەقە بۆ ئەو پێشمەرگانەی کە شەو ڕۆژیان خستۆ سەر یەک خەویان لە خۆیان حرام کردو بۆ پاراستنی هەرێمی کوردستان کە ئەوم پێشمەرگەیە بزر بووە ئەو هەموو کەس و کاری ئەنفال کە بەخۆمی چێکم لەوانە کە خاوەنی 72 شەهیدی ئەنفالم کە بێن چاویان بکەنەوە بێن لە مەحەتەی ژیان ڕابوەستن بزانن چیان پێکراوە چێ دڵسۆزیان بووە چێ خەمخۆریان بووە چێ کاری بۆ کردن چێ بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بەکاری هێناون بۆ بەرژەوەندی حیزبی خۆی بەکاری هێناون بە هەندێککە ئەگەر لەسەر ئەساسی نیشتمان پەروەری بێ ئەگەر لەسەر ئەساسی ئاین پەروەری بێ بە خۆدا بستنەوە بیر بکەین بزانین چێ دۆستمانە چێ دژمنمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما بەڵێ براکەت سەر بخە ئەگەر ستەمکار بوو ستەمی لێکرا بوو لیان پرسی چۆن ئەگەر ستەمی لێکرا بوو خەینا پاڵپشتی دەکەن ئەگەر ستەمی لێکرا بوو وتی دەستی بگرە مەهێڵە دەستی بگرە مەهێڵە با ئێمەش لێرە لەو محەتەیە نەهێڵی نیسکە چیان لە ئێمە زیاترە چیان بە ئێمە نەکردووە بەس وەکو دەڵێ حەز بێ و بەس بێ بێن غیرەت و جورئەت و شەهامەتمان بخەینە کار بینە سەر سندوقانی دەنگدان سزایان بدەین کە ئاسانترین کارە کە لەبارترین کارە ئەگەر ناگادارتان دەکەمەوە ئەگەر ئەم جارە سزایان نەدەین جارش کە بێنەوە سەردەسەڵات میکانیزمی نوێ دەگرنە بەر ناتوانین هەتایە لە کۆڵخۆمانیان بکەینەوە بۆیە لێرەوە پێتان دەڵێم
پێویستە بە خۆداچوونەوە بکەین و ئەم جارە سزایان بدەین ئینشەڵا کەسە دەستپاک و سەر ڕاستەکان بێنە پێشەوانەی گەندەڵکار و دزی و تاڵانچی و وڵات فرۆشی و هەمووەمانەوەتن لە ساحەی سیاسی بیان هین نەخوارەوە بەسە. زۆر بەڕێز مامۆستا دڵشاد ئەحمەد شەریف گەڵاڵی کاندیدی ژمارە 5 لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە بازنەی هەولێر زۆر سپاس بەشداربی لەگەڵمان. زۆر بەڕێز ڕیاز محەممەد ئەندامی ناوەندی هەڵبژاردن لە کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بۆ جەناویستان. بەڕێزان و خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوەی خۆشەویست تا بەنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.